بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان. هەرێمی کوردستان بە کۆمەڵەیەک کێشەی سیاسی و یاسایی و ئابوووریەوە بەرەو ڕیفراندۆم هەنگاو دەنێت. لە ماوەی 25 ساڵی ڕابردوودا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان نەیانتوانیوە پایەکانی دەوڵەت لە هەرێمی کوردستان دروست بکەن. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی مەهدی ئەبوبەکر مامۆستای زانکۆ، هەروەها لە هەولێرەوە دکتۆر ساڵح مەلا عومەر مامۆستای زانکۆ تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین، دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. هەرێمی کوردستان بە کۆمەڵێک کێشەی سیاسی و یاسایی و ئابووریەوە بەرەو ڕاپرسی هەنگاو دەنێت. دیاریکردنی ڕۆژی ڕاپرسی لە هەرێمی کوردستان لە کاتێکدایە ناکۆکی سیاسی گەورە لە نێوان هێزە سیاسیەکانی هەرێمی کوردستان هەیە لەسەر شێوازی حکومڕانی و جۆری سیستەمی سیاسی و ناوماڵی کوردیش لەو پەڕی پەرتەوازەییدایە. لایەنە سیاسیەکان لەسەر جۆری سیستەمی سیاسی لە نێوان سەرۆکایەتی و پەرلەمانی بوون بە دوو بەشەوە. ئەمە ژوای کرد ناکۆکی نێوان لایەنە سیاسیەکان بگاتە لووتکە. لە ئەنجامی ئەو ناکۆکیانەش دابەشبوونی کۆمەڵایەتی لێکەوتۆتەوە. لە ڕووی ئابووریشەوە خەڵکی کوردستان لە بارودۆخێکی خراپدایە و قاسەی حکوومەتی هەرێم بەتاڵە، لە بەرامبەریشدا قاسەی حیزب پڕە و کۆمپانیا و بەرپرسە حیزبیەکان لە دەوڵەمەندبووندان. لە ڕووی یاسایی هەرێمی کوردستان لە گرفتی گەورەدایە. ماوەی زیاتر لە ساڵێکە پەرلەمانی کوردستان پەک خراوە و سەرۆکی هەرێمی شەرعیەتی یاسایی لەدەستداوە. ڕاپرسی لایەنەکانی لە کوردستان کردووە بە دوو بەشەوە. بەرەیشیان پێیان وایە بەبێ یاسا و ئاساییکردنەوەی دۆخی هەرێم دەبێت ڕاپرسی ئەنجام بدرێت. بەرەکەی تریشیان پێی وایە دەبێت ڕاپرسی بە پێ ڕێکارە یاساییەکان و دوای یاساییکردنەوەی دۆخی هەرێم بەڕێوە بچێت. هەنگاونان بەرەو ڕاپرسی و دیاریکردنی ڕۆژی 25 ئەیلول لە کاتێکدایە. هەرێمی کوردستان پایەی دەوڵەتداری نییە، وەک دامەزراوەیی یاسایی و ئابووریەکی بەهێز و سوپایەکی یەکگرتو و خاکێکی یەکگرتو. لە ماوەی 25 ساڵی ڕابردووشدا دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان کاریان نەکردووە بۆ دروستبوونی بنەما و پایەیەکی دەوڵەت، بەڵکو و گەندەڵی و خراپ بەکارهێنانی دەسەڵات بنەماکانی دەوڵەتبوونی لەناو بردووە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان. سوپاس بۆ میوانەکانمان، مامۆستا مەهدی بەخێر بێن. سوپاس بۆ ئامادەبوونتان لەگە سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین بەرلەوەی کە بین قسە لەسەر بنەماکانی بەدەوڵەت بوون بکەین. حەزەکەم ڕای بەڕێز لەسەر ئامانجی ڕیفراندۆم بزانم لە کوردستان. ئامانجی ڕیفراندۆم ئامانجێکی دیارە بۆچی دەکرێت یاخود ئامانجێکی شاراوی هەیە؟ زۆر سپاس دەکەم. ئێمە لە دوایەوەی کە حیزبەکان لە کۆبوونەوەیەکە زۆربەی حیزبەکان جگە لە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە کۆبوونەوەیەکە بڕیاریاندا کە 25 ئەیلولی داهاتوو ڕیفراندۆم بکرێت. ئەمە بۆ زۆربەی چاودێرانی سیاسی و تەنانەت دەوڵەتی عێراق و دەوڵەتە دراوسەکانیش شۆچێک بوو. لەبەر ئەوەی ئەم ڕیفراندۆمە هیچ سەنەدێکی یاسایی نییە، هیچ سەنەدێکی دەستوری نییە. لەبەرەوەی کە سەنەدی یاسایی و دەستوری نییە کەواتە ئامانجەکەی ڕوون و ئاشکرا نییە. باشە، مەوەست لە سەنەدی دەستوری و یاسایی چییە؟ سەنەدی دەستوری و یاسایی واتە هەر ڕیفراندۆمێک لە هەر وڵاتێک ئاگرێت، نەک تەنانەت ڕیفراندۆم. ئێمە ئەبینین لە وڵاتێکە دەیان سەدان یاسامان هەیە بۆ ڕێخستن و تەنزیمکردنی حیاتی ڕۆژانەی خەڵکی. بە هەمان شێوە بۆ مەسەلە سیاسیەکان و مەسەلە سیادیەکانیش بە هەمان شێوە ئێمە کۆمەڵێک یاسا و ڕێسامان هەیە کە ئەو بابەتانە ڕێکەخەن. بۆ مەسەلەیەکی گرنگی وەکو ڕیفراندۆم ئێمە ئەگەر سەیری دەستوری وڵاتێکی وەکو فەڕەنسا بکەین، لە مادەیەک لە دەستورەکەی باسی ئەواکە ئەو یاسایانەی کە پەیوەستە بە مەسائلە گرنگەکانی ژیانی خەڵکەوە و پەیوەستە بە سیادەی ئومەی فەڕەنسیەوە
لە پەرلەمانیشەوە موافقی لەسەر بکرێ ئللا ئەبێ بچێ ڕاپرسی لەسەر بکرێ و ڕەفراندۆمی لەسەر بکرێ واتە لەوێ بە مادەیەکی دەستوری ئەم کێشەیە چارەسەرکراوە بەڵام لە عێراقا ئێمە ئەگەر بێت و سەیری دەستوری عێراق بکەین هیچ مادەیەکی تیانە باسی ڕفراندۆم بکەن نەک ڕفراندۆم بۆ جیابوونەوەی هەرێمەکان لە دەوڵەتی عێراقیان ئینزیمامی ئیقلیمێکی تر بۆ عێراقیا جیابوونەوەی محافەزەکان لە عێراقیان ئینزیمای محافەزەکان بە هیچ شێوەیەک مادەیەک لە ناو دەستوری عێراق نادۆزیتەوە باسی ڕفراندۆم بکە ئەمە یەک دوو کە مادەم مادەیەک لە دەستورانەیە ئەبێ بینە سەر ئەوەی بزانین تەشریعاتی ئاسایی باسی ڕفراندۆمی کردوواتە ئەو یاسا ئاسایانی کە لە پەرلەمانەوە دەرەچێت هیچ یاسایەکمانێ لە پەرلەمانی عێراقەوە دەرچوو بێ باسی ڕفراندۆم بکە باواز لە عێراق بینی بێرە سەر کوردستان هیچ مادەیەکی یاسایی نییە هیچ دقێکی یاساییمان نییە کە تەنزیمی مەسەلەی ڕفراندۆم بکە لە کوردستانی عێراقا کەواتە کە تۆ یاسایەکت نەبوو وەسەنەدێکی دەستوریت نەبوو ئەو ڕفراندۆمەی کە ئەیکەی ئامانجەکەی ڕوون نابێ هەرتۆ هەرچیەک بڵێ جگە لە شیعارێکی سیاسی هیچی تری لێ ناکەیتەوە بۆیە ئەبینین لەو ڕۆژەوە کە بڕیاری ڕفراندۆم دراوە تاوەکو ئەم چرکە ساتە هەر کەسێک بە ئارەزووی خۆی باسی ئەکا یەکێکەڵێ ئەمە بۆ سربەخۆییە یەکێکەڵێ نەخێر ئەمە بۆ کارتی گوشارە بۆ دانوسانکردن لەگەڵ عێراقا یەکێکەڵێ ڕاستەوخۆ لە دوای ئەوە دەوڵەت ڕائگەێنێ لەبەرەوە ئامانجەکەی دیارنێت تۆ نەسێکی یاساییت هەبوو لە نەسە یاسایەکەیە ئەڵێ ئەو ڕفراندۆمەکرا بۆ فلان ئامانجی و بۆ فلان مەبەست ئەم ڕفراندۆمە ئەنجامەدرێ بەڵام ئەم ڕفراندۆمە لە بەروی سەنەدە یاسایی و دەستوریەکەی نییە ئامانجەکەیشی دیار نییە بۆیە تەنها وەکو شیعارێکی سیاسی وەکو تەظاهورەیەکی سیاسی پارتی و هەندێک لە لایەنەکانی تر وەکو دروشمێکی سیاسی لە بەرامبەر لایەنەکانی تر و بەرامبەر بە خەڵکی کوردستان بەکاری هێنن بۆ ئەوەی کە مەسەلە ڕئیسیەکانی ترکە چەند ساڵە خەڵکی کوردستان بەدەستیان ئەناڵێنێ بۆی ئەو مەسەلانە لەبیر خەڵکی کوردستان بەرنەوە سپاس دەکەم دواتەگرێم و لای بەڕێز کاک دکتۆر ساڵح ئەگەر بێمە لای بەڕێستان سوپاس بۆ ئامادەبوونتان بە بۆچوونی ئێوە ئامانجی ڕفراندۆم شاراوە یاخود دیارە ئەوەی کە ڕفراندۆم لە کوردستان بۆچی دەکرێت و ڕاتیە دەبارەی و بۆچوونانەیە کە پێیان هەم ئامانجەکەی دیار نییە و ڕوون نیە ئەم سەبات بۆش بۆ پەردە پۆشکردنی کێشە ناوخۆیەکانی هەرێمی کوردستان بەڵێ بە قەناتی من ئەمە ئامانجەکەی زۆر دیارە کە گەلی کورد زیاتر لە 100 ساڵە خەبات دەکاتن بۆ ئەوەی کە بتوانێتن مافەکانی خۆی بەدەست بینێتن و بە شێوەیەکی ڕوونتر دەوڵەتی کوردی دروست بکاتن و کورد نەک تەنیا دەناو هەرێمی کوردستان ئەم خەباتە دەکا بەڵکو لە ئێران و تورکیا و سووریاش ئەم خەباتە دەکاتن و مێژوویەکی زۆر دوور و درێژی هەیە و بەتایبەت دەناو کوردستانی عێراقشدا هەرێمی کوردستان ئەم خەباتە دەکاتن و زۆر لەناو پەیڕۆ پرۆگرامەکانی ئەحزابی سیاسی هەرێمی کوردستانشدا هەیە کە کار دەکەن بۆ ئەوەی کە دەوڵەتێکی سربەخۆ بۆ هەرێمی کوردستان بێتە دروستکردن سەبارەت بەوەی کە ئایا ئەمە حاڵەتێکی یاسایی هەیە یانە بە قەناتی من ئەمە بە شێوەیەکی تەواو حاڵەتی یاسایی هەیە چه لە ڕوانگەی یاساکانی نێودەوڵەتی و چه لە ڕوانگەی یاساکانی ناوخۆیی و ئەگەر ئێمە تەماشا بکەین لە ڕوانگەی یاساکانی نێودەوڵەتی حتا دەتوانین بگەڕینەوە بۆ ساڵی 1648ەوە کە پەیمانی وستفلای هاتەدانان ئەو کات بڕیار لەسەر ئەمە درا کە نەتەوەکان یان دەوڵەتەکان بڕیار دەبێت لەسەر مافی خۆیان بدەن دوای دەتوانین لە ناو یاساکانی ساڵی 1948 ئەمە ببینین لە ساڵی 1960 و لە ساڵی 1966 و لە ساڵی 1993 یاساکانی نێودەوڵەتیدا ئاماژە بەمەگرایە کە گەلان ئازادن ئەو مافەیان هەیە بڕیار لەسەر مافی چارەی خۆنووسینیان بدەن ئەمە وەکو یاساکانی نێودەوڵەتی کە بینە دەناو دەستوری عێراقدا دەناو دەستوری عێراقشدا ئەو مافە بە گەلان درایە کە دەناو دەستوری عێراق ئێمە دیباچەکەی تەماشا بکەین دەڵێ ئەمە ئیتحادێکی اختیاریە ئەگەر هاتوو ئەم دەستورە پێشل کرا بەرگەکانی ئەم دەستورە نەهاتنە جێبەجێکردن ئیتر عێراق دەتوانێتن هەڵبوەشێتەوە دەستوری عێراقش ئێمە دەبینین بە شێوەکانی جۆرا و جۆر ئەمە پێشل کرایە سەبارەت بە یاساکانی تەشریعیش ئێمە تەماشا بکەین یاسای ئەنجومەنی پارێزگایەکانی ساڵی 2008ەوە کە ئێمە تەماشا
تەماشا لەسەر ئەمە بکەین زۆر بەڕوونی و ئاشکرا باسی لەسەر ڕاپرسی کردووە کە ڕاپرسی چۆن هەرێم بێتە پێکێنان چۆن پارێزگاکان بە چ شێوەیەک بێتە پێکێنان یەک لە مادەکانی لەوەدایە کە ئەگەر بێت و تەنیا 10% خەڵکی ئەم پارێزگایە داوا بکاتن دەتوانێتن ڕاپرسی لەسەر ئەمە بێتەکردن کە ئەمە پارێزگایە بچێتە سەر هەرێمێک یان بە شێوەیەک وەکو فیدرالی هەبێتن یان نەبێتن بۆیە کە ئێمە تەماشا بکەین چ بەپێی یاساکانی نێودەوڵەتی چ بەپێی دەستور چ بەپێی تەشریعی عێراقش کە ئێمە تەماشا بکەین دەبینین ئەمە بەحث لەسەر ڕاپرسی کراوە و کوردش بە شێوەیەکی گشتی گەلی کورد ئەو مافەی هەیە کە بڕیار لەسەر بەڵێ هەموو خەڵک دەزانێت کە کورد مافیەوەی هەیە کە بگات بەسەر بەخۆی بەس لە ڕۆی یاسایەکۆی بۆ کوردستان تاکو ئێستا کە یاسای ریفراندۆم نییە لە کوردستان ئەمە گرفت لە ڕووی یاساییەوە دروست ناکە کە لە ئاسی نێودەوڵەتیدا متمانەی پێ نەکرێت نەخێر ئەمە لە ئاستی نێودەوڵەتیەوە هیچ کێشێک دەست ناکە لەناو هەرێمی کوردستان کە تۆ تەماشا بکەی دەتوانێت بگەڕێەوە بۆ یاساکانی ناوخۆی عێراق و یاساکانی نێودەوڵەتی و هیچ یاسایەکەش دەناو کوردستاندا نییە کە کورد ئەو مافەی نییە بڕیار لەسەر مافی چارەی خۆنووسین بداتن یان ریفراندۆم بکاتن کەمە دەتوانین دەناو خودی هەرێمی کوردستان تەماشای ریفراندۆم بکەین هەرێمی کوردستان یاسایەکی تایبەت لە پارلمانی کوردستان دەرچوو کە لەسەر پرۆژە دەستوری هەرێمی کوردستان ریفراندۆم بێتەکردن پارلمانی کوردستان دەنگی لێدا و 99 لە ئەندام پارلمانەکان لەسەر ئەمە دەنگیاندا ئەو کات ئێمە دیتمان هەندێک حیزبی سیاسی داوایان کرد کە نابێتن گرنگی بە بڕیاری پارلمان بێتەدان دەبێت تەوافقی سیاسی لەسەر ئەمە بێتەکردن نابێتن ئەم بڕیارەی پارلمان بێتە جێبەجێکردن بۆ ئەمە بووە هۆکاری ئەوەی کارێمی کوردستان تاکو ئێستا دەستوری نەبێتن ئەگەر بەپێی پارلمانی کوردستان با و یاساکان باکە دەبووایە ڕاپرسی لەسەر پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان کرا با ئێستا هەرێمی کوردستان دەستوری دەبوو و ئەم کێشانە یاساییش دەناو هەرێمی کوردستاندا نەدەبوو ئێستاش ئەم واقعی کە دەناو هەرێمی کوردستاندا هەیە هەرێمی کوردستان بەپێی یاساکانی نێودەوڵەتی و بەپێی مێژووی خۆی کە ئەوەندە ساڵە خەباتی کردووە ڕێگا بە هەرێمی کوردستان دەدرێتن وەکو گەلانی تر بڕیار لەسەر مافی چارەی خۆنووسین بدەن بەڵێ سوپاس دەکەم کار تۆ دوات دەگرێم بۆ لای بەڕێزت مامۆستا گەر سەبارەت بە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان ئەوەی کە ئێمە بەرەو ڕاپرسی هەنگاو دەرێن لە ڕووی یاسایی و لە ڕووی ئابووری و کۆمەڵاتی و لەبارە من پێشەوەی وەڵامی ئەو پرسیاری بەڕێزت دەم و حەزەکەم کۆمنتێک لەسەر قسەکانی بەڕێز دکتۆر بدەم باسی ئیتفاقی وستفالی 1648 کرد کە لەو کاتەوە مافی حقی تقریری مەسیر بەنەتەوەکان دراوەمە پێش هەموو شتێ باە مە خەڵک چاواشە نەکەین ئەو ئیتفاقیە بۆ کۆتایی هێنان بە حروبی دینی بوو لە ئەوروپایەکە زیاتر لە سەدەیەکی خایەند و ئەو ئیتفاقیە تەنها ئەوروپیەکان لە نێوان خۆیان ناکردیان و لە بەرەنجامێش دەوڵەتی نەتەوەی لە ئەوروپایە دروست بوو و سەبارەت بەوەی کە باسی میثاقی ئومەم متحیدە و کۆمەڵێک لە میثاقە نێودەوڵەتیەکانی کرد کە حەقی تەقریری مەسیری بۆ نەتەوەکان قەرارداوە تەنانەت خاڵەکانی وەلسنی سەرۆکی ئەمریکا و ئەوانە ئەمانە تەنها نوسوسێکن لە تەنانەت لە یاسای نێودەوڵەتیشە ئەوەندە بایەخیان پێ نادری ئەگەر بایەخیان پێ بدرایە لەسەر ئاستی جیهان 700 نەتەوە هەیە کە دەوڵەتیان نییە ئەگەر ڕێگا بدرێ ئەو مادانی کە جەناوی باسێکە لە میثاقە نێودەوڵەتیەکانە هەیە جێبەجێ بکرێ هەرچی دەوڵەتی عالەم هەیە هەمووی هەڵەوەشێتەوە لەبەر ئەوە ئەم جۆرە بابەتانە بۆ چاواشەکردنی خەڵکی کوردستان کە ئێمە لە بەجۆری یاسای نێودەوڵەتی ڕێگەمان پێدرا و مافی خۆمانە بڵێ کەس باسیەوەی نەکردو با ئێمە هەست و عاتیفەی بەڵام ئەوە بۆ جیازی بکرێ لە ڕوانگەی یاساییەوە بنمە یاسایی نیە لەگەڵ ئەوە جیاوازەکە کورد مافی هەیە بگات بەڵێ ئەمە هەست و سۆز زوڵانی خەڵک نییە دەوڵەت بە هەست و سۆز دروست ناکرێ جۆرج بردۆ قسەیەکی جوانی هەیە لە کتێبی ئەدەولەیە باسی واکە ئەڵێ دەوڵەت شعورێکی کۆمەڵایەتی نەفسی ئینسانەکانە ئەبێ ئینسانەکان لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی نەفسی و خۆیان هەست بەوە بکەن کە دەوڵەتیانەوێ بەڵام ئێستا من ئەوە گرێدەمەوە بە پرسیارەکەی تۆوە ئێستا ئایا خەڵکی کوردستان شعورێکی کۆمەڵایەتی نەفسی لا دروست بۆ کە دەوڵەتی هەبێ ڕاستە بە مافی خۆی ئەزانێ بەڵام ئەمڕۆ کە خەڵکی کوردستان بە دوای لقمەی حیاتی خۆیان ئەگەڕێ بە دوای ژیانی خۆیان ئەگەڕێ بۆیە مەترسی ئەوەی لەسرە ئەم دەوڵەتە گریمان بەیانی ئامانجەکەی ڕوون و ئاشکرا بوو وەکو خۆیان باسێکن گریمان ئەم دەوڵەتە لە دوای ڕەفراندۆمەکەەوە دروستە بێ بابین بپرسین
ئایا ئەم دەوڵەتە کە دروستە بێ ئێمە هیچ دەواازەیەشی ئاویمان نییە کە بتوانین لێوەی منفەزێکمان هەبێ بتوانین خواردەمەنی و هەرچی پێداویستەکانی ڕۆژانەیەمە خۆتەزانی لە دەروی وڵاتۆ دابی نەکرێ هیچ منفەزێکی ئاویمان نییە کە بتوانین پێداویستەکانی ڕۆژانەی خۆمان دابین کەین ئەوەی کە هەیە دەواازەکانی ئێمە بریتێ لە ئێران بریتێ لە تورکیا بریتێ لە عێراق بریتێ لە سووریا هەر سێ دەوڵەتی عێراق ئێران تورکیا بەڕسمی ڕایان گەیاندۆ کە دژی ئەم ڕەفراندۆمە و دەوڵەتی سووریاش دیارە لە پێش هەمویانەوە لە دژی ئەم ڕفراندۆمە و دواتریش ئەگەر هەنگاوی بەرەو دەوڵەت بوون بندێ ئەوە زیاتر لە دژێ بن و ئەگەری ئەوەیشێ تەنانەت لەشکرکێشی بکەنە سەر ئەم دەوڵەتە چونکەم ئەم سێ چوار دەوڵەتی دەوروبەر کە باسمان کرد هیچیان ڕۆژێک لە ڕۆژان لەسەر کوردکردن و کوشتن و بڕینی کورد سڵیان نەکردوێتەوە بۆیە ئامادەن لە پێناو بە ناوی پاراستنی ئەمنی قەومی خۆیانەوە ئامادەن نەک حەساری و ئیقتصادی و گەماری و ئابووری بخەنە سەرێ بەڵکو ئامادەن لەشکر کێشیش بکەنە سەر هێزەکانی ژێستا بوونیان هەیە بەڵێ بەشێک لە هێزیە و دەوڵەتانە بوونیان هەیە بوونیان هەیە بەڵێ بوونیان هەیە بە مەقڕاتیان هەیە بارەگایان هەیە لەم ناوچەیە ئەمە یەک دوو بنوای بۆ ئەچم خەڵکی کوردستان ڕاستە بە درێژایی سەدان ساڵ کە خەباتی کردووە ڕۆژێک لە ڕۆژان خواستی ئەوە بۆ کە دەوڵەتێک دروستکە بەڵام دەوڵەتێکی چۆن دەوڵەتێک کە تایە بژی تایە نان و ئازادی دەستکەوێ دیموکراتی هەبێ کەرامەتی نەشتێنێ ئێمە هەر ئەمڕۆ کە بینیمان ڕۆژنامەنووسێک لە هەولێر لەسەر بڵاوکردنەوەی هەواڵێک کاک مەسعود عەبدولخالق کە ساڵی پار بڵاوکراوەتەوە ئەمڕۆ کە خراوەتە سزنەوە پاش هەوڵ و کۆشتێکی زۆری سەفارەتەکان و ڕێکخراوەکانی مافی مرۆڤ و سندیکای ڕۆژنامەنووسان و ئەوانە اینجا توانیویانە ئازادی بکەن باشە ئێمە چۆن بتوانین متمانە بە دەوڵەتێ بکەین دروست بێ کە ئەم دەوڵەتە ئێستا لە ئەقلیمێکە سەرۆکەکەی ناشەرعیە 2 ساڵی بۆ درێژکراوەتەوە و 2 ساڵی تر بە ناشەرعی لەسەر حکم ماوەتەوە پەرلەمانی داخست تەنها لە پێناو ئەوەی داواکرا سیستمی حکومڕانیەکەی بگۆڕێ نەک تەنها بڵێن تۆ وەرە خوارەوە یان بۆت نییە خۆ هەڵبژێریتەوە بەڵکو چاوەڕێی نەکرد یاساکە دەرچێ بزانانی ئایا یاساکە ڕێگە بۆ داتەوە خۆی هەڵبژێریە خۆی هەڵنەبژێری متمانە نییە لە ڕووی اقتصادی و وێرانین لە ڕووی مافەکانی مرۆڤ و دیموکراتیەتەوە لە خوار سفرەوەی باشە ئێمە چ دەوڵەتێکمانەوە ئێمە دەوڵەتێکمانەوێ کە بتوانێت ماف و ئازادیەکان ناتوانانی هەڵگیری بۆ دوای دەوڵەتەکە ئەمڕۆکە لە جیهانە 22 دەوڵەتی عەرەبی هەیە ئەم 22 دەوڵەتی عەرەبیە لە 113 دانیشتوانەکەی لەژێر هێڵی هەژاری واژی لە 127 دانیشتوانەکەی نەخوێنەوارە نیوەی ئاوارە و پەنابەرەکانی جیهان لە عالەمی عەرەبی وەڕوە 22 دەوڵەت نیوەی ئاوارە و مهاجرەکانی عالەم لە دەوڵەتە عەرەبیەکان وەڕوە خۆ ئەمانە لە دەست بێ دەوڵەتی ڕایان نەکردو نەڕۆشتن بۆ وڵاتەکانی ئەوروپا و بۆ ئەمریکا دکتۆر جەنابی خۆی لە ئەمریکا ژیاوە ئەزانێ تەنانەت لەناو خودی ئەمریکا و ئەمریکای شیمالی و ئەمریکای جنوبی و تەنانەت عەرەب گەیشتوتە فەنزەوێلا و ئەمریکای لاتینی و ئەوانە هەمووی بەدوای چیاخۆ بەدوای دەوڵەتە نەڕۆشتووە لەبەر بێ دەوڵەتی ڕۆشتووە هەمووی لە پێناو ئەوەی کە ژیانی نەبووە ئازادی نەبووە ڕۆشتووە لەوێ هەم گەشتوتە ئازادیەکانی خۆی هەم گەیشتوتە ئەوەی کە ژیانی دابین کرێت لەبەر ئەوە ئێمە نامانەوێت دەوڵەتێک دروست بێ بەڵێ هەمومان پژگیری دروستبوونی دەوڵەتەکەی هەومان ئەمانەوێت کورد دەوڵەتێ بێت تەنانەت ئەمانەوێ هەر چوار پارچەی کوردستان دەوڵەتێکی گەورە و بەهێزی تیا دروست بێ بەڵام دەوڵەتێک مافەکانی کوردی تیا پارێزراو بێ بەیانی کورد بتوانێت لە سایی ئەو دەوڵەتی و لە سایی نیزامە سیاسی نیزامی حکومەکەیە بتوانێت بحەسێتەوە. سپاس دەکەم. کاوی تۆرەگەر بگەرم و لای بەڕێز سەبارەت بە بۆچوونی کە ڕای بەڕێزتان چێ کە دوو بۆچوونەیە بۆچوونێکیان پێیان وایە دەبێت بە ڕێگەی یاسایی بێت کێشە ناوخۆیەکان مەسەلەی بژێوی خەڵک چارەسەر بکەندام و مەسەلەی بوونی ئاساییکردنەوەی دۆخێرێ و کاراکردنەوەی پەرلەمان بۆچوونێکیش پێ ئەمانە بخرێنە دوای مەسەلەی ڕێفراندۆم. بەڵێ ئێمە کە تەماشا بکەین بە شێوەیەکی گشتی پێویستە تێگەیشتنی درستمان بۆ شتەکان هەبێتن دەبێت ئێمە بزانین کە ئەم ڕیفراندۆمە چییە ئەو کات ئێمە دەتوانین بڕیار بدەین کە ئەمە گرێ بدەین بە بارودۆخی سیاسیەوە یان نا. ئەگەر پێناسەیەک بەم ڕیفراندۆمە بکەین ڕیفراندۆم بۆ بڕیاردان لەسەر مافی چارەی خۆنووسین لێرەدا ئەمە دەچێتە دەناو چارچێوەی حقوق و مافتا بەڵام کێشەکانی تر سەبارەت بە دەسەڵاتی سیاسی و کێشەکانی تر کە هەیە دەچێتە دەناو چارچێوەی مەسائلی سیاسیدا
ئەم شتەی کە دێتەکردن بڕیاری لەسەر دێتەدان کە وەکو 25 ژینۆ دیار کراوە پەیوەستە بە بڕیاردان لەسەر ماف یان حقوقی نەتەوەیەک کە بە شێوەیەکی گشتی نابی دەگەڵ مەسەلەی سیاسی تێکەڵ بکرێتن ئەوەی کە قەرارە لە مانگی 11 ڕۆژی 6ەوە بێتن هەڵبژاردن بۆ پاڵمانی کوردستان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بێتەکردن ئەوە پەیوەستە بە بارودۆخی سیاسیەوە. ئێستا ئێمە دەناو لایەنەکانی سیاسیدا لەوەی کە هەڵبژاردن بۆ پاڵمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان لە مانگی 11 بێتەکردن هەموو ڕازینە. هیچ کەسێک لە دژی ئەمە نییە کە پەیوەستە بە دەسەڵاتەوە پەیوەستە بە سیاسەتەوە کە لە ڕۆژی 25 ژینۆ بڕیار بێتەدان لەسەر مافی نەتەوەیەک کە هیچ پەیوەست نییە بە مەسائلی سیاسیەوە بە پێی یاساکانی نێودەوڵەتی و ناوخۆیی و بە شێوەیەکی گشتی هەرێم گەلی کوردستان دەناو بە شێوەیەکی گشتی نەک تەنیا کورد هەتا مەسیحی و تورکەمەن و عەرەبی کە دەناو هەرێمی کوردستانشدانە ئەو مافەیان هەیە کە وەکو هاوڵاتیانی هەرێمی کوردستانی داهاتوو ئەم بڕیارە لەسەر مافی چارەی خۆنووسینیان بدەن بۆیە بە قەناعەتی من پێویستە کە ئێمە کێشەکانی سیاسی تێکەڵ نەکەین دەگەڵ ئەم کێشە نەتەوەیەی کە وەکو مافە ئێمە دێرەدا دێن کێشەکانی سیاسی تێکەڵ دەکەین کە وەکو سیاسەتێک بێتەکردن دەناو هەرێمی کوردستاندا کە بینین هەندێک ئەم شتانەی پەیوەستی بە حقوق و مافی نەتەوەیەکە بۆ دەستکەوتی سیاسی حیزبێک بێتە بەکارێنان بە قەناعەتی من ئەمە نابێت بەو شێوەی بێتن هەر حیزبێکی سیاسی دەرفەتی لە پێش دەبێتن لە مانگی 11 خۆی تاقی بکاتەوە بە پێی دەنگی خەڵک کە دەنگێنێتن ئەو کات دەتوانێتن دەسەڵات بەدەست بینێتن بەڵام ئەمەیکە لە 25 ژینۆ وەکو ڕیفراندۆم باسی لەسەر دێتەکردن ئەمە پەیوەست نییە بە دەسەڵاتی سیاسیەوە پەیوەستە بە مافی نەتەوەیە کە زیاتر لە 100 ساڵە قوربانی بۆ دەداتن بۆیە بە قەناعەتی من پێویستە ئەم دوو شتانە لێکتر جیا بکەینەوە پێویستە حاڵەتێکی یەکگرتوویمان هەبێتن بۆ ئەوەی کە بڕیار لەسەر مافی چارەی خۆنووسین بدەین خلافەکانی سیاسی خۆشمان ئەو کات دەتوانین لە مانگی 11 تاقی بکەینەوە دەناو خەڵکدا خەڵکی هەرێمی کوردستان دەنگی بە چ لایەنێکدا باو دەسەڵات بەدەست بگریتن ئەوە کەی کێشەیە بە قەناعەتی منەمە هیچ کێشەیەک نییە بەڵام لایەنێکی سیاسی ڕازی بێتن هەڵبژاردن بێتەکردن لە مانگی 11 تێدا بەشداری بکات بێدەنگ بێتن بەڵام ئامادە نەبێت ڕیفراندۆم بۆ مافی نەتەوەی گەلی کورد بێتەکردن لە مانگی 9دا ئەمە خۆی لە خۆیدا بێت بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان جێگای پرسیار بێتن ئەم تەناقوزاتە و ئەم پارادۆکسە بۆ بەڵێ زۆر باش کاکتۆر بەس ئێستا باز دەو دەکرێت کە خودی ڕیفراندۆمیش دیاریکردنی بۆ پێش مەسەلەی هەڵبژاردنەکانەوەیە کە بۆ مەرامی حیزبی بەکاربێنرێت یاخود بۆ لەبیربردنەوەی ئەو کێشانە کێشە ئابووری و کێشەی مەسەلەی شەرعیەتی هەندێک لە پۆستەکان بۆ بەکاربێنرێت هیچ مەترسێک نییە بۆ مەبەستی حیزبی بەکاربێنرێت ڕیفراندۆم بە وچوونیەوە هیچ مەبەستی حیزبی نییە هەموو حیزبێک تێدا بەشدارن بە شێوەیەکی یەکسان هیچ حیزبێک نییە کە تەنیا بڵێتن من ئەو مافەم هەیە و ئەم شتە من دەکەم هەموو ئەحزابەکانی سیاسی هەرێمی کوردستان و نەک تەنیا ئەحزابەکان بە قەناعەتی من پێویستە ڕێکخراوەکانی کۆمەڵگای مەدەنی ڕۆشنبیرەکان و هەموو تاکەکانی ناو کۆمەڵگای هەرێمی کوردستان لە سەرکەوتنی ئەم پرۆسە بە شێوەیەکی یەکدەنگ بەشدارن ئەمە نییە کە ئێمە تەسەوەر بکەن حیزبێکی سیاسی ئەم کارە دەکات و تەواو و تاکو ئێستاش دەگەڵدا بێتن بە هیچ شێوەیەک ئەمە بۆ حیزبێکی سیاسی تا ئەم لەحزەش دەگەڵدا بێتن پێناسەی بۆ نەهاتی تەکردن کە بڵێن حیزبێکی سیاسی ئەمە بۆ بەستێکی سیاسی بەکاردەینیتن بەڵێ سوپاس دەکەین بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورتمان هەیە دوای ناوبڕەکە دەگەڕێنەوە وڵاتان لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا.
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. نوێترین ئۆفەر لە کۆمپانیای ئەسێەوە ئێستا مۆبایلی زیرەکی ئەسێ Q5S 4G LTE کە بە فینگرپرینت کار دەکات بە قستی مانگانەی تەنها 59,000 پێشەکی و مانگی تەنها 14,000 دینار. نوێترین مۆبایلی زیرەک و پێشکەوت و بە نزمترین نرخ بۆ تۆی خۆشەویست. ئەسێ Q5S 4G LTE. کۆمپانیای بەیزا لە پێنە و بەرەنگاربوونەوەی قەیرانی دارایی و پێشکەشکردنی باشترین ئامری کارەبایەتی نۆماڵ کۆمپانیای بەیزا بووە بریکاری گشتی کۆمپانیای زەمگی ئیتالی هەروەها فرۆشتنی بەرهەمەکانی باقیستی هەژدەمانگ بە هاوڵاتیان سەلاجە و مجەمیدە هەموو جۆرەکانی سپلێت تەلەڤیزیۆن و تەباخ و مڕەشەح فرن و مایکرۆ گسکی کارەبایی غەسالەی جلشتن و قاپشتن بەیزا مامی هاوڵاتیان. کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. ئێستا بۆ یەکەمین جار لە کوردستان و عێراق ئامێری سپرای فۆم چەندەها ئاسانکاری بۆ هاوڵاتیان دەستەبەر دەکات. ئەگەر بێزار بوویت لە گەرمای هاوین و سەرمای زستان یا لە دڵۆپە و شێی بیناکەت ئەوە ئامێری سپرای فۆم هەموو ئەمانەت بۆ چارەسەرەکات بەبێ دوودڵی بە مادەی پۆلیۆریا و سپرای فۆم ڕووپۆشی ماڵ و شوێنە گشتی و مەلەوانگە و بانزیخانەکانتان بکەن. ئامێری سپرای فۆم ئەتوانێت لە تەواوی کوردستان کارەکانتان جێبەجێ بکات. ناونیشان سلێمانی پێشانگای IGT شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. ئامێری سپرای فۆم. لامینەت و تەختەی ئەرزی تورکی AGT باشترین تەختەی ئەرزی تورکیا با بارزترین کوالیتی دروستکراوە. پێکاتوە لە چەند مواسەفاتێکی بەرز ئەستوورەکەی 8 ملم و 10 ملیمە حاشیەکەی لە ڕەنگی خۆیەتی. ناونیشان سلێمانی شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر بانزیخانەی بینایی. پەیوەندی بکەن بەم ژمارانەوە 070 955 7650 070 955 7660. پاکەرەوەی ڤەتەن پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی قاپ کەفێکی زۆر و بۆنێکی خۆش خاوێنکردنەوەیکی تەندروست تایبەتمەدی پاکەرەوەی ڤەتەن یەک دانە لە ڤەتەن بەرامبەر 3 دانێ لە پاکەرەوەکانی تر. پاکەرەوەی ڤەتەن بۆ پاکردنەوەی مافور و فەرش و مۆکێت دوای خاوێنکردنەوەی بە گەسکی کارەبایی. ڤەتەن گشت لە کەوپیسی چەوریەک لا ئەدات و نوێ ئەکاتەوە. بۆ ئەم بەهارە با جلوبەرگەکەت بە پاکەرەوەی ڤەتەن نەرم و بۆن خۆش بکرێت تا جیاواز بیت. خانمی بەڕێز بۆ ڕیمەجاری هەراسانی کردویت لە جیران پاکەرەوەی ڤەتەن بە دڵنیایی بەکاربێنن. قەنەفە و مێز و کورسی و گشت پێداویستەکانی ناوماڵ بە پاکەرەوەی ڤەتەن پاچیان بکەرەوە. بۆ یەکەم جار لە کوردستان و عێراق فاسی ڤەتەن بە بۆنی خۆش گەیشت. بۆ ئەوەی جلوبەرگەکانت بێ لەکە و هەمیشە پاک بێت فاسی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی چەوری سەرتەباغەکانتان کە هەمیشە جوان و تەندروست دەبێت. پاکەرەوەی ڤەتەن بۆ خاوێنکردنەوە و لادانی کلسی کتری و چادان و مەخسەل و بانیۆ کە خەونی زۆری ئافرەتان بوو. ئامەشمان چارەسەر کرد بە مارکەی ڤەتەن. پاکەرەوەی ڤەتەن لە سەرتاسەری تورکیا بەکاردەهێنرێت چونکە باشترینە. ئەوانەی ڤەتەن بەکاردەهێنن هەرگیز نایگۆڕن دووبارە دەیکردنەوە. نرخی گونجاو و باشترین کوالەتی پاکەرەوەی ڤەتەنە. خاوەن چەندین بڕوانامەی نێودەوڵەتی لە سەرتاسەری جیهان. بە هەمیشە ماڵەکانتان خاوێن و بۆن خۆش و تەندروست بێت بە پاکەرەوەی ڤەتەن. گەر بە دوای کوالێتێکی بەرز دەگەڕێی بەرهەمەکانی پاکەرەوەی ڤەتەن بەکاربهێنە. پاکەرەوەی ڤەتەن ماڵەکانتان بە خاوێنی دەهێڵێتەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەوێت بەڕێزان ماوەسم هەدیەگەر بگەرم بۆ لای بەڕێز سەبارەت بەوەی کە ڕیفراندۆم وەکو بەهانگەشی حیزبی بەکارهاتووە و دواتریش سەبارەت بە ئەزموونی وڵاتان ئەوانەی کە بەرەو دەوڵەت ڕۆیشتون بە چ شێوەیەک ئەزمونیان هەیە بۆ ڕاپرسیان کردووە بەرەو بە دەوڵەت بوون و وەکو ئێمە بنەماکانی دەوڵەتیان نەبووە؟ ئێمە ئەگەر بگەڕێنەوە بەس بۆ سەدەی 21
سەرەتاکانی سەدەی 21 سێ دەوڵەتی تازە دامەزراون کە یەکێکیان تقریبن لە شێوازی دامەزراندنەکەیە ئەتوانین بڵێن حاڵەتێک بۆ وەکو حاڵەتی مشابهی کوردستان بووە ئەیش کۆسۆڤۆیە. ئێمە ئەگەر تەمەشاکەین ئەم سێ دەوڵەتە کە دروست بوویان تەیموری خۆرهەڵات بوو. تەیموری خۆرهەڵات کە خۆی پێشتر یەکێ بۆ لەو ناوچانەی کە نەتەوەیە گرتوەکان وەکو المناطق غير متمتعة بالحكم الذاتي ناوي هاتبوو و لە ساڵی 75 ئەعلانی استقلالی کرد بەڵام ئەندەنووسیا پەلاماریدا و گرتی. تەیموری خۆرهەڵات پاش ئەوەی لە شەڕ و ئاژاوەیەکی زۆری تێکەوت و بانگەشەی دروستکردنی دەوڵەت و نعراتی دروستکردنی دەوڵەتی تیاپەیە بوو. اتفاقیەک لە بینی پورتوگال لەبەرەوەی کە پێشتر مستعمەرەی پورتوگال بووە و ئوسترالیا و ئەمریکا و ئەندەنووسیا اتفاقیەک لە بینیان ناکرا بۆ ئەوەی کە چارەنووسی ئەم ناوچەیە دیاری بکەن. بەڵام پاش اتفاقیەکە ڕاستەوخۆ یوسف حەبیبی کە ئەو کاتە سەرۆکی ئەندەنووسیا بوو ئیعلانی کرد وتی با ئیستیفتایەک لە تەیموری خۆرهەڵاتە بکرێ و ئیستیفتاکە کرا و لە 1970 دەنگیان بە سربەخۆیدا. ئەمە لە ڕێگەی ئیستیفتاوە کرا بەڵام پێشتر اتفاقیاتێکی نێودەوڵەتی لەسەر کرا و دواتر لە دەوڵەتێکی ترمان هەیە جنوبی سوودان لە ساڵی 2005 بە ئیتیفاقی نیڤاشە لە بینی جنوبیەکان و لە بینی عومەر حەسەن البەشیرە ئەم دەوڵەتە بڕیاردرا کە ئەم ناوچەیە بۆ ماوەی 6 ساڵ تەمەتوع بە حکمی زاتی و بکەوە لە 2011 ئەتوانن تەقریری مەسیر بکەن و ئەوە بوو ئەوانیش لە ڕێگەی ئیستیفتاوە توانیان دەوڵەتەکەی خۆیان دروستکەن. بەڵام تاکە حاڵەتێکمان هەیە کە بە ئیستیفتا دروست نەبوو ئەیش کۆسۆڤۆیە. کۆسۆڤۆ پاشەوەی کە ویسی لە سەربیا جایبێتەوە و سەربیا هێرشی سەربازی کردە سەری و دواتر ناتۆ لەسەری هاتە جواب بۆ ماوەی 70 ڕۆژ لە هێزەکانی سەربیاندا اتفاقیەک نووسرا. ئەو اتفاقی برۆکسلی پێڵێن. ئەو اتفاقی لە بینی سەربیا و لە بینی دەوڵەتانی حلفی ناتۆیە. ئەو اتفاقیە کرا لە ناو اتفاقیەکەیە بەندێکی تیا بوو ئەڵێ خەڵکی کۆسۆڤۆ مافی بڕیاردانی چارەنووسی خۆیان هەیە. کۆسۆڤۆیەکان هەسان ئەم بڕیارە نێودەوڵەتیان استقلال کرد لە ناو پەرلەمانی وڵاتەکەیە بڕیاریاندا لە 18 بڕیاریاندا کە دەوڵەتی کۆسۆڤۆ دروست بکەن. بەڵام چونکەم لە ئەم اتفاقیە لە بینی کۆسۆڤۆیەکان و سەربیەکانە نەبوو تاوەکو ئێستا کۆسۆڤۆ نەیتوانێت بێتە ئەندامینەتەوەی گرتوەکان. سەرڕای ئەوەی کۆسۆڤۆیەکان کێشەیان وەکو کێشەکەی ئێمە نەبوو ڕاستە مشابه بوو بەوەی ئێمە کە اتفاقیەکیان نەکردووە لە پێشا. بەڵام ئەوان کێشیان نەبوو لەبەرەوەی دەواازەیان لێ ناگیرا چواردەوریان دژمنیان نەبوو تەنها سەربیان نەبێ منفەزی ئەلبانیان هەبوو لەبەری خۆیان ئەلبانین و ئەلبانیش لەسەر بەحرا کەواتەی کێشیان نەبوو. دەوڵەتێکی هاوسووریان مەقەدۆنیا اعترافی پێکرد و پاشتر مۆنتینیگرۆ اعترافی پێکرد و تەنانەت ئێستا سەربیەکانیش لەگەڵیانە پەیوەندیەکی باشیان هەیە و دووریش نییە کە لەگەڵیانە اعترافیان پێ بکەن وەکو دەوڵەتێک بیان ناسن. کێشەی ئێمە بریتێ لە ئەمەی خوارەوە. تۆ بتەوێت دەوڵەتێک دروستکەی لابوود ئەبێ دووشتە بێ. یەکەم ئەبێ یاسایەکە بێ لە ناوخۆیە پاڵپشتیکە و ئەبێ اتفاقیەکیش هەبێ لە بینی ئەو ئیقلیمە و ئەو دەوڵەتە مرکزی کە تۆ ئەتەوێ لێ جابیتەوە و سەرڕای ئەوەش بۆ ئێستای کوردستان ئێمە پێویستمان بەوەیە سەرانی سیاسی کورد حملەیەکی دیپلۆماسی گەورە بکەن لەگەڵ دەرودراوسەیە پێش ئەوەی لەگەڵ عێراقا ڕێکەوی ئەبێت تۆ لەگەڵ ئێران و لەگەڵ تورکایە ڕێک بکەوی چونکە بەبێ ڕێکەوتن لەگەڵ ئەم دوو دەوڵەتە ئەچێتە خانەی مستحیلی حوتەمەوە کە تۆ بتانی دەوڵەتێک دروستکەی. ئەگەر ئێمە تەمەشا بکەین چەند ڕۆژێک لەمەوە پێش حەیدەر عەبادی سەردانی سعودی کرد. ڕاستەوخۆ لە سعودیە و چوو بۆ ئێران. بۆچی ئەچێ بۆ ئەوێ؟ خۆ تەنها بۆ بەجێنانی فەریزەی عومرە نەڕۆشتووەتە ئەوێ. ڕۆشتووە لەگەڵانە گفتوگۆی کردووە دانیشتاندی کردووە و تەنانەت لەوانە بێ گلەی ئەوەشی لێ کردبێت لەبەرەوەی ژێربەژێر قسەیەکەیە کە گوایە سعودیەکان پاڵپشتی دروستکردنی دەوڵەتێکی کوردی ئەکەن و لێشەوە ڕاستەوخۆ ڕۆشتۆ لەگەڵ ڕابەری زۆرباش ئیسلامی ئێرانە کۆبووتەوە. ئەگەر بوارم بدەیت باشە بەرامبەر ئەم حرەکاتە دیبلۆماسی کە عەبادی کردی و بەرامبەر ئەو هەموو ناڕەزایی کە ئیتیحادی ئەوروپی ناڕەزایی دەربڕی لە ڕێفراندۆمەکە و پشتگیری یەکپارچەی خاچی عێراقی کرد. ئێران و تورکیا ناڕەزاییان دەربڕی. ئەمریکا ئەڵمانیا گەورەترین دەوڵەتە کانی ئەوروپا ناڕەزایان دەربڕی بەرامبەر بەو
هەموو ناڕەزایی ئەو حرەکەتی دیبلۆماسی کە عیبادی دەستی پێ کردووە ئەمان چیان کردووە تەنها خەریکی ئەوەن لە ناوخۆیان خەریکی تەخوینکردنی ئەو کەسانن کە پێیان ئەڵێن کاکە ڕێگەی دروستکردنی دەوڵەت بە ئێریان ناڕوا بە ئەویان ڕوا بە تەخوینکردن و بە ئیقساکردن و بە هەزار ناو و ناتۆرە لێنان خەریکی ناوخۆی کوردستان وە تەنانەت ئەمڕۆکە یەکێک لە نووسەرەکانی پارتی قسەیەکی کردووە باسی واکە تۆ بەم سیاسەتی قساکردن و سڕینەوەیە ئەڵێ کۆمەڵی ئیسلامی محلی لە عرابی سیاسی هەرێمی کوردستانە نەماوە کاک دکتۆریش باسی یەکگرتووی خطابی کوردین بۆکان لەسەر دروستکردنی دەوڵەت تۆ هێزێکی گەورەی وەکو کۆمەڵی ئیسلامی کە خاوەنی 6 کورسێ لە پەرلەمانی کوردستانە ئیقساکێڵی محلی لە عرابی سیاسی کوردستانە نەماوە بەتەمای بەم ڕێگەیە دەوڵەتی کوردی دروستکەی بەڕێزان ئێوە ئەگەرەکانی دەوڵەتی کوردی دروستکەن واز ناوخۆ بێنن بچن لەگەڵ دەرودراوسیان ڕێکەون ڕێگاکانی دەوڵەتی کوردی لە ڕوونی و دەوڵەتیەوە پاکەنەوە ئەو کاتە ناوخۆی کوردستان ئەتوانین بە ئاسانی ڕێکەوین ئەتوانین بە ئاسانی دەست لە ناو دەستی یەکنین دەوڵەت دروستکەین. بەڵێ سوپاس دەکەم ماوەستا کاک تۆرەگە بگەرم و لای بەڕێزە سەبارەت بە بنەماکانی بە دەوڵەت بوون لە کوردستانە پێ دوایە ئێمە کە لە کوردستانە تاوکو ئێستا بۆ نمونە سوپایەکی یەکگرتوو و ئابوووریەکی سربەخۆی بەهێزمانەیە کە لە دەستی حکوومەتدا بێت و تەنات خاکێکی یەکگرتووشمان بە تەواوەتی نییە ئێمە ئەم پرۆسە هەڵگرین بۆ دوای بە دەوڵەت بوون یاخود ئەمە کێشەیە لە بەردەمەوەی کە ئێمە هەنگاو دەنێن بەرەو ڕاپرسی و سربەخۆی ئێمە کە تەماشای ئەم حاڵەتە بکەین هەر لە ساڵی 1920ەوە لە دانیشتنی شێوەیەکی گشتی سێوەر بڕیار درابوو کە ڕاپرسی لە ناوچە کوردنشینەکان بێتەکردنەوە و مافەی هەبێتن کە کوردەکان دەوڵەتێک بۆ خۆیان دروستکەن بەڵام بەرژەوەندی زلهێزەکان لەو سەردەم بووە هۆکاری ئەوەی کە ئیتر ئەم ڕاپرسیە نێتەکەدن لە دانیشتنی لۆزاندا لە ساڵی 1923 ئەو مافەی گەلی کورد هاتە پێشێلکردن چه عەجەب لە ساڵی 1920ەوە لەو سەردەم دەناو کۆنگرەی سێوەردا ئەو مافە بە گەلی کورد درابوو لەو سەردەم کە کورد بڕیار لەسەر مافی چارەی خۆنووسین بداتن ئەو مەرجەی تێدا بووە کە دەوڵەت دروست بکاتن بەڵام ئێستا دە بارودۆخی ئێستادا کورد ئەو مافەی یان ئەو بارودۆخەی تێدا نییە کە دەوڵەت دروست بکە ئەمە یەک دوو پێویستە ئێمە شتەکانی تر لە بەرچاو بگرین کە چ شتێک دەناو زانستی سیاسەتدا پێویستن بۆ ئەوەی کە دەوڵەتێک بێتە دروستکردن خاکە سەروەریە خەڵکە یان گەلە ئەمە بە شێوەیەکی گشتی کە تەماشای هەرێمی کوردستان بکەین هەرێمی کوردستان ئەمانەی تێدایە بەڵام بە شێوەیەکی گشتی هەندێک شت تێکەڵ دێتەکردن کە بۆ ئەوەی دەوڵەت بێتە دروستکردن دەبێت سیستمێکی دموکراسی هەبێتن ئەمە لێرەدایە کە جۆرە بە قەناعەتی من جیاوازی هەیە کەریمە تەماشای واقعی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بکەین ئایا دەناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا کە دەوڵەت دروستکراون ئەمانە سیستمی دموکراسیان هەیە 22 دەوڵەتی عەرەبی کە دروستکراون سیستمی دموکراسیان لە هەرێمی کوردستان سەرترە یان ئایا عێراقی کە ئێمە تێداینە هەر تۆ دانێ دەوڵەتی کوردی دروست نەکە دەناو عێراقی کە تێدای ئێستا کە بە ڕۆژانە چەندین خەڵک دێتە کوشتن ئایا سیستمی دموکراسی تێدا هەیە کە ئێمە تێدا بمینینەوە کە دەناو هەرێمی کوردستاندا نەبێتن بەو شێوەی نییە کە مەسەلەن ئێمە بڵێن دەبێتن سیستم دموکراسی بێ و دەچێتە دەناو مەسائلی سیاسیدا دەناو مەسائلی سیاسیدا ناکۆکی سیاسی هەیە و دەبێت هەبێتن لە دوای کە ئێمە دەوڵەتش دروست بکەین دەبێت ناکۆکی سیاسی هەبێت دەبێت جیاوازی سیاسی هەبێتن دەبێت ئەفکاری جیاواز هەبێت نابێت هەموو یەک دەست بێتن بەڵام لە هەڵبژاردنەکاندا بەپێی دەرەنجامەکانی هەڵبژاردن لایەنێک دەینی دەسەڵات بەدەست دەگرێتن ئەم ڕاپرسیەی بۆ دروستبوونی دەوڵەت دێتەکردن بە هیچ شێوەیەک ناچێتە دەناو چارچێوەی پەیوەست بە سیاسەتەوە شتێکی کە پەیوەست بە دەسەڵات بێتن دەچێتە دەناو چارچێوەی سیاسەتدا ئەمە پەیوەستە بە ماف و حقوقی نەتەوەیەک وڵاتیەک دەناو هەرێمی کوردستاندا احتمالی هەیە بە شێوەیەکی گشتی دەناو پرۆسەی سیاسیدا بەشداری نەکرد چ لایەنێک دەسەڵات بەدەست دەگرێتن نەگرێتن بەڵام پێی خۆشە کە مافەکانی هەبێتن وەکو نەتەوەکانی تر پاسپۆرتی خۆی هەبێتن دەوڵەتی خۆی هەبێتن وەکو هاوڵاتیەکی دەرەجە دوو تەماشا نەکرێتن دەنام ئەم کۆمەلگایەدا وەکو هاوڵاتیەکی دەرەجەیەک بێت
نەکتەنیا کە ئێمە تەماشا بکەین دەناو هەرێمی کوردستان دەناو عێراقدا لە زۆر لە کاناڵەکانی کە ئێستا من چەند پێش بەڵاو دێنەکردنەوە دەنێنان دەناو دەوڵەتەکانی دراوسێشدا ئێستا ڕخنە لە خۆیان دەگرن دەڵێن بەڵێ ئێمە دەناو دەستورەکانی خۆماندا هیچ جێگایەکمان بۆ کوردەکان نەکردیتەوە پێویستە کە پێداچوونەوە بە خۆماندا بکەین ئەمە واقعکە تاڵە دەبێ ئەم واقع قبول بکەین بۆ لەسەر ئەمەیە کە ئێستا ئێمە دەبینین هەرێمی کوردستان ڕۆژێکی کە دیار کردووە بۆ ئەوەی بڕیار لەسەر مافی چارەی خۆنووسین بداتن تەئسیری یەکجار زۆری لەسەر ڕای گشتی خەڵکانێکی زۆری دەوڵەتەکانی دراوسێش دروست کردووە سەبارەت بەوەی کە ئێمە مەسەلەن ناگەینە دەریای ئازاد و ئەم جێگانەکە کە ئەمە واقعک بووە کە پێش ئێستاش ئێمە نەدەگەشتینێ بەڵام ئەمە زیاتر لە 100 ساڵە ئەم نەتەوەی خەبات دەکاتن قوربانی دەداتن خۆ ئەو کات ئەوانش دەیانزانی کە ناگەنە دەریای ئازاد ئەوانش دەیانزانی کە ئێران ڕازی نابێت تورکیا ڕازی نابێت بەغدا ڕازی نابێت سووریا ڕازی نابێتن ئەوانش کە ئێستا گیانی خوان فیدا کردووە ئەم شتانەیان دەزانی بەڵام ئێستا بارودۆخی فەزای نێودەوڵەتی بە شێوەیەکە بە قەناعەتی من کە کورد دەتوانێتن بڕیار لەسەر مافی چارەی نووسین بداتن و لەم وەزعی کە ئێستا تێدایە کە داعش شەڕی دەگەڵ کرد و ژنوسایدی کرد و ئەنواعی کێشەی بۆ دروست کرد و نزیکی زیاتر لە 12,000 پێشمەرگە شەهید و بریندار کراون بەغدا بودجەی قەت کردووە و هەرێمی کوردستان خۆی ئیدارەی خۆی دەکاتن و سەبارەت بە دروستکردنی دەوڵەتش من نامەوێ زۆر وەختی ئێوە بگرم تەنیا یەک نموزەج بۆیە بەحث دەکەم ڕێکخراوی گروپی تروریستی داعش دەوڵەتی دروست کردووە و 4 ساڵە لەسەر ئەرزی واقع لە نێوان زۆربەی دەوڵەتەکانی جیهان ئاماژەی پێدەتەکردن کە وەکو دەوڵەتی ئیسلامی بەحسی لەسەر دێتەکردن و هەموو دنیا شەڕی لەگەڵ دەکا ئایدۆلۆژیایەکی تای تروریستیشی هەیە توانیەتی کە 4 ساڵ بەردەوام بێتن و بەپێی ئەم واقعی کە ئێستا هەیە بە قەناعەتی من هەرێمی کوردستانش ئەو ماف بەڵێ سوپاس دەکەم کاک دکتۆر دواتر دەگەڕێمەوە لای بەڕێزت کاک دکتۆر سوپاس دەکەم مامۆستا سەبارەت بەوەی کە ئەوەی کاک دکتۆر وتی ئێمە سێ شتمان پێویستە خاک و مەسەلەی گەل و سەروەریە بۆ دەوڵەت مەسەلەی سیستەمی دێموکراسی و ئەوەی کە سوورە سیستەم دەبێت ئەوە گرنگ نییە بۆ داهاتوو ئەو عنسرانەی کە جەنابی کاک دکتۆر باسی کرد ئەوە ئەتوانم بڵێم لە سەردەمی اتفاقی و استیفالیا باسی کراوە کە پیانە وترێ عناسری قانونی دەوڵەت خاک گەل سڵتەی سیاسی سڵتەی سیاسی ئەگەر ئێمە بێت و ئەم سیانە ئیسقاتکەین بەسەرەوەی کە بڵین هەر نەتەوەیەک هەر گەلێک هەر گروپێکی کۆمەڵایەتی کە خاچی هەبوو گەلی هەبوو سڵتەی سیاسی تیا بوو دەوڵەت دروستکە کەواتە عەشیرەتی جافیش دەتوانێت دەوڵەت دروستکە خاچی خۆی هەیە گەلیشی هەیە و سڵتەی سەرۆکی عەشیرەتیشی هەیە بەڵام ئەزیزم ئێستا پیاوانەکان و عناسیرەکانی دەوڵەت گۆڕاون ئەگەر بە کورتی بێت ئەم شتانە هەمووی گۆڕاون ئێستا ئەگەر تەنانەت کە ئەوە جەنابی باسی کرد عنسورێکی تری باس نەکرد کە عنسوری ئەعترافی دەولیە ئەگەر ئەعترافی دەولیت نەبێ شخصی قانونی پێیان ناکەی ئێمە کێشەکەمان لە ئەمەیە جاری ئەگەر من بچمە ژێر باری قسەکانی جەنابی کاک دکتۆر کە ئەمسی عنسرا بڵێم ئەمسی عنسرەمان تایە کەواتە دەوڵەت دروستەکەین کە ئێمە پێویستمان بە ئەعترافە کە تۆ ئەعترافت بۆ دروست نەبوو ئەعترافت پێ نەکرا لە ڕووی نێودەوڵەتیەوە شخصیەتی قانونی دروست ناکەی بەڵام ئێستا زانەکانی بواری کۆمەڵناسی سیاسی کۆمەڵێک ڕەگەزی تریان هێناوەتە ئاراوە بۆ ئەمانە بریتێ لەوەی کە تۆ چۆن بتوانین دەوڵەتێکی خۆشگوزەران دروستکەی چۆن بتوانی ئابوورێکی وا بەهێز دروستکەی کە گەلەکەت بتوانێت بە خۆشگوزەرانی بژی چۆن بتوانی مافەکانیان بپارێزی سەروەری یاسا بپارێزی دیموکراتیەت هەبێ دەسا و دەستکردنی دەسەڵات هەبێ ئێمە باسی ئەوەکە کە ئەو دەوڵەتانە هەیە عێراق دیموکراتی نییە کەواتە عێراق دیموکراتی نیە بامش دەوڵەت یەکەم دیموکراتی نەبێ کاکە 200 ساڵی لە دوای لە ساڵی 1970ەوە ئەمریکا دەستورێکی دیموکراتی نووسیوەتەوە 200 و قسوور ساڵ ئێمە ئەزمموی دیموکراسیمان هەیە لە ئەوروپا و لە ئەمریکای ئێمە نەتوانین سوود لە ئەزمموی ئەوان وەرگین بین باسی ئەوەکەین لە بەرەو دەوڵەتانی چواردۆرمان دیموکراتی نیە کەواتە ئێمە دیموکراتی دو سەروەری یاسامان کاتمەکەمە دەوڵەت بەم شێوازە ئێستا دروست دەکرێت بەمانە من لەو بڕوایە نیم قیادەی ئێستای کوردی کە دەستیان گرتووە خۆیان ئیستیلایان کردو بەسەر سوڵتەیە خۆیان دەستیان گرۆ دەسەر دەسەڵاتە من بڕوا ناکەم ئەمانە ئەهلیەتی ئەوەیان تیا بێت دەوڵەت دروستکەن و ئەگەر لە فەرزێکیشان لە گریمانەیەکیشا دەوڵەت دروستکەن ئەم دەوڵەتە هیچی لە کۆریای شیمالی و سیستمی سیاسی ئێران و عەرەبستانی سعودی وانە
زیاتر ناوێ بەڵکو هاوشێوان و بگرە خراپتر. سپاس دەکەم کاکتۆر دواپرسیارشم بۆ بەڕێزت پێ دوایە مەسلەی بنەماکانی دەوڵەت بە بۆ چوونیەوە ئێستا چارەسەر بکرێن بەر لە هەنگاونان یاخود بیخینە دوای دەوڵەتەکە مەسلەی چارەسەری گەندەڵی مەسلەی جۆری سیستەمی سیاسی ئەگەر بە کورتی بێ سپاس دەکەین. بەڵێ ئەمە دەچێتە دەناو چارچێوەی سیاسەتدا پەیوەستە بە دەسەڵاتەوە ئەمە بە شێوەیەکی گشتی لەسەر دروستکردنی دەوڵەت کە پەیوەستە بە مافی نەتەوەیەک زۆر فەرقە. ئەمەی کە مەسەلەن ئێمە تەماشای دەوڵەتی ئەمریکا و ئەوروپا بکەین تاکو ئێستاش دەگەڵدا بێتن خەڵک باوەڕی بەوە هەیە هەندێک جار دەڵێ لە ئەمریکا دموکراتەکان باشن هەندێک جار دەڵێ کۆماریەکان باشن هەندێک جار دەنگ بەم حیزبە دەدەنگ دەنگ بە حیزبی تر دەدەن لە فەڕەنسا ئێوە تەماشا بکەن حیزبەکانی کۆنەردەنگیان نەینا حیزبەکەکە لە 1 ساڵ دروست کراوە توانیەتی کە زۆرینەی دەنگەکانی پاڵلەمانی بەدەستبێنیتن ئەمە پەیوەستە بە مەسلەی بە شێوەیەکی گشتی سیاسیەوە بەڵام هەرێمی کوردستان کە ئێستا ئێمە دەبینین خاکەکەی تەنیا بەقەدەر دەوڵەتی سویسرا و بلژیکایە یعنی خەرێمی کوردستان ئێستا بەقەدەر هەر سویسرا و بلژیکا خاکی هەیە ئەو مافەی هەیە کە بتوانێتن دەوڵەت دروست بکاتن تاکو ئێستا هەرێمی کوردستان بە شێوەکانی جۆرا و جۆر سەرکوت هاتیتەکردن و ڕێگای نەدایە دەوڵەتەکانی داگیرکەر کە هەرێمی کوردستان مافەکانی تەواوی هەبێتن پێویستە لە قۆناغی ئێستادا کار بێتەکردن کە مافی نەتەوەی کورد پێشل نێتەکردن بتوانێت مافی خۆی وەرگێتن ئەو کات بە شێوەیەکی گشتی سەبارەت بە باشترکردنی سیستمی ئیداری دەناو چارچێوەی سیاسەتدا دەتوانێت تا هزاران ساڵی ترش بەردەوام بێت بەک تەنیا ئێستا. بەڵێ سوپاس دەکەم بەڕێز دکتۆر ساڵح مەلا ماوەسەی زانکۆ کە لاولێرەوە لەگەڵمان بوو هەروە بەڕێز مەهدی ئەبوبەکر ماوەسەی زانکۆ کە لە سلێمانیەوە لەگەڵمان بوو. سوپاس بۆ بینەرانی بەڕێز خواتان لەگەڵ.